کە لەم قۆناغانەی ڕابردوودا بەشی پەروەردە و بانگەواز لە ناوەندی خوشکانی کۆمەڵی ئیسلامی خولێکی یەک ڕۆژەی بە مەبەستی هۆشیارکردنەوەی خوشکان کردەوە. لە خولەکەدا چەند تەوەرێک گفتوگۆی لەسەر کرا، لەوانە پرسی بەشداریکردنی خوشکان لە کایە سیاسیەکان و ڕەوشی ژنان و ئەرکەکانیان شان بەشانی پیاوان. بابەتی ئەمڕۆمان چالاکیەکە کە بەشی پەروەردە و بانگەوازی ڕێکخراوی خوشکان هەر سێ مانگ جارێ سازی دەکا بۆ هەموو خوشکانەی لە خوشکانی ئەنجومەنەکان لە سنووری هەموو مەڵبەندەکان ئازایدن خوشکان و کارگەڕانی خوشکانمان کە لە مەڵبەندەکاندان. بابەتی چالاکی ئەمڕۆشمان چالاکیەک بوو کە سێ بابەتی لەخۆ گرتووە. بابەتێکیان یاسایی بوو کە نەفەقەی ئافرەت بەسەر هاوسەرەکەیەوە و لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئابوووریەوە و لە ڕووی کەسایەتی خۆیانەوە، لە ڕووی گونجانی ژیانیانانی لە هەموو بارەکانە ڕاپرسیەکە جیاوازە. بابەتی زۆری نزیکەی 25 خاڵ زیاتر لەخۆ گرتووە. بەهۆی خراپی دۆخی ئابوووریەوە داهاتی زۆرێک لە خانەوادەکان کەم بۆتەوە. ڕێکخراوی خوشکان پرۆژەی بۆ ئەو ئافرەتانە هەیە کە لە ماڵەوەن و دەڵێن هاوکاری ئەو خانمانە دەکەن کە لە ماڵەوەن و کاریان بۆ فراهەم دەکەن، کردنەوەی خولی دوورمان و خستنە سەرکاری زۆرێک لەو خانمانەی کە لە خولەکانیان بەشداری دەکەن. بەرنامەی ڕێکخراوەکە دەبێت بۆ ئایندا. ئێمە ئەمانەوێت جیاواز لەو کاران و ئەو چالاکیانەی کە تا ئێستا کراوە بۆ خزمەتی ژن وەکو ڕێکخراوێکی ئیسلامی کار لەسەر ئەوە دەکەین کە لە کۆمەڵی هەنگاوی نوێدا خوشکانمان لەگەڵ واقعی ئێستای خوشکان بۆ نمونە ئافرەتان لە هەرێمی کوردستان لە ڕووی پێگە ئابوووریەکەیانەوە تا ڕادەیەک لە ئاستی پێویستان نییە و بۆیە لە هەوڵی ئەوەداین کە بە دەستەبەرکردنی پرۆژەی بچووک دەست پێ بکەین بۆ ئەوی ئافرەتان بتوانن بۆ نمونە کردنەوەی شوێنی تایبەت بە جلوبەرگی ئافرەتان. هەر سێ مانگ جارێک ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی ئیسلامی لەسەر چەند تەوەرێک سیمینارێک ساز دەکەن و دەکرێتە کارنامەی ڕێکخراوەکە. لە ئێستاشدا هێنانە پێشەوەی ژن بۆ نێو کایی سیاسی و ڕۆڵ و پێگەی لە کۆمەڵگەدا قسەی لەبارەوە کرا. ڕامی ڕسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.